لە بەرامبەر بەردەوامی بڕینی دەرماڵەکانیان بۆ ماوەی نزیکەی 8 ساڵ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان خۆپیشاندانیان دەست پێکرد. لە خۆپیشاندانەکەی سلێمانی و پێنجوێن قوتابیان ڕایان گەیاند چی دیکە وستەمە قبوڵ ناکەن ئەگەر دەرماڵەکانیان بۆ نەگەڕێننەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن. ئەوان دەپرسن چۆن دەکرێت قوتابی لە بەرنەبوونی پارەی هاتوچۆ و پاس واز لە خوێندن بێنێت. ئێمە مانەوێ ئەم عەدالەتە بگەڕێتەوە بۆ هەموو خوێندکاران بە یەک چاوسێر بکرێن. ناکرێت کچە مەسوولێک کوڕە مەسوولێک پارەی یەک ڕۆژیان بەقەدەر پارەی ماڵێکی ئێمە بێکە لە داخلی نیاوەکو ئەوانی کە ناو شارن هاتوچۆکەن. ڕۆژ بە ڕۆژ بیناکانی خۆیان زەبەلاع دەبن، پرۆژەکانی خۆیان زیاتر بەرهەم دەهێنن لەسەر حسابی من و تۆی خوێندکار. کوڕەکانی خۆیان لێرە دێ سارە لەو دەور و بەرە ڕادەگرێ، سارێ ئاخر مۆدێل بەرز ئاسان بەشێکی کەمیان دێنێرە. هەر پیشیان بە زانکۆکانی ئێرە دێ. دەستن لە زانکۆکانی دەرەوەی وڵات دەخوێنن بە بڕەپارەیەکی زۆر بڕەپارەیەکی خەیاڵی. هەمووی پارەی کێ؟ پارەی ئەو خوێندکارانەیە دەرماڵەکەی کە خوراوە. ئەمڕۆ لێرە گور بووینەوە بەسی داواکردنی یەکەم دابینکردنی بە شەناخۆی دۆم پێدانی دەرماڵە. ئێمە ماوەی 2 ساڵ لێرەین بە هیچ شێوەیەک نە بە شەناخۆیمان بۆ دابینکردنەوە نە دەرماڵەشمان پێدراوە. ئێمە خودی خۆمان خانومان گرتووە کە خانوو ئەگری کۆمەڵە کێشە و دەردەسەریت بۆ دروست ئەبێ وەکو ئێمە بە تایبەتی لە پێنجوێ نشین خۆتان نەزانن کە شەوای پێنجەم چەند ئێسادا دابینکردنی سوتەمەنیکرێ خانووکرێ ئاوکرێ کارەبا ئەمانە هەمووی لەسەر خۆمانە. زۆر بەشمان لە دەرەوەی شار هاتوین واتە خەڵکی نەو پێنجێن زۆر کەمن تەلەبەکانی زۆر بمان خەڵکی تەلەبەی دەرەوەی شارین. بەبێ هیچ پاساوێکی یاسایی و کارگێڕی ماوەی نزیکەی 8 ساڵە حکومەت دەرماڵی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی ڕاگرتووە. ئەگەر پاساوی ئەو کاتێ حکومەت شەڕی داعش و هەرزانی نەوت و قەیرانی دارایی بوو بێت خۆ ئێستا هیچ کام لەو کێشانە نەماون. 60 بۆ 100 هەزار دینار با قوتابیەک ڕەوا نابینرێت مانگانە پێی بدرێت. ئێمە وەکو خوێندکارانی پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ هاتوینە ئێرە کە خوێندکار داوای شتێکی سەرەتایی خۆیەکە ئەوەش دەرماڵی خوێندکارە کە ماوەی چەند ساڵێکە لە خوێندکاران بڕاوە. ئێستا هەموو خوێندکاران بەیەک و کۆدەنگی هاتوونەتە ئێرە خۆ مەسەلە تەنها ڕێگاگرتن لێ بێ ڕێگای و سیاران نەبگرن. ئێمەش ئەزانین ئەوانش وەکو ئێمە پارەیانی وەکو و خەڵکە داماوان بەڵام ئەم حکوومەتە هەتا وەکو لایەنێکی لێ نەگری هەتا وەکو ڕێگایەکی لێ نەگری هەتا وەکو مزاهرە نەکەیت و نەیتە سەرجاتە حسابی هیچ بۆ ناکە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بە پێویستمان زانی بە ئەنجامدانی ئەم گروببوونەوەی خۆڕسکە لە بەردەم زانکۆی ڕاپەڕین بە مەستی گەڕانەوەی مافەدارایەکانی خوێندکاران کە ساڵانی پێشوو بە بیانووی نەبوونی بودجە و بڕیاری پاشەکەوتکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بردراوە. لەم ماوەیەدا ئێمەی خوێندکاران بە سەختترین قۆناغی خوێندندا تێپەڕیوین بەهۆی بڕینی دەرماڵەکانمانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە جۆرێک تا خوێندکار لە خوێندن دابڕاون و یان ناچار بوون کار بکەن. ئەوانەی دەیانبینن زۆربەی قوتابی هەژار و کەم دەرامەتن ئەوانن کە لە خەمی دابینکردنی پاسی مانگانەیان خوێندنیان لا بێبایەق بووە و ئەگەر قوتابیان لە ناو خۆیاندا هاوکاری یەک نەکەن بەشێکی زۆریان دەستبەرداری خوێندنەکانیان دەبن. بۆیە ئەوان دەڵێن تا سندنی مافەکانیان و گێڕانەوەی دەرماڵە لە ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن.